بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم دێمەوە خزمەتتان لە بەرنامەی لە پایتەختەوە. کەناڵی ئاسمانی پێم وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی پێدەنێتە 12مین ساڵیادی دامەزراندنیەوە. لە پایتەختەوە هەوڵدەم تاوتوێی بابەتی زەرورەتی بوونی کەناڵێکی ئیسلامی لە کاتی خۆیدا و لە ئێستادا بکەین. بەتایبەت وەک دیار و ئاشکرایە کە ڕاگەیاندن وەک دەسەڵاتی چوارەم دەناسێندرێت، بەڵام لە دنیای ئێستای عەولەمە و جیهانگەراییدا پێم وایە کە ڕاگەیاندن مەرتەبە چۆتە پێشێ و زۆر جار بە دەسەڵاتی یەکەم دەناسێندرێت، بە تایبەتی لە جیهانی ئێستادا. کەناڵی ئاسمانی پەیام دەبێ لە داهاتووی کاری خۆیدا چۆن بێ و بەرنامەکانی بە ئاڕاستی چیدا بن، بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕاگەیاندن ئێستا بەرەو پێشچوونی زۆری بەخۆی بینیوە، بە تایبەتتر سۆشیال میدیا کاریگەری زۆری لە ڕاگەیاندن و لە ئاڕاستەکردنی کۆمەڵگادا هەیە، بەلای ئیجابی و بەلای سلبیدا. بە خێراتن لە میوانەکانم دەکەم زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی مامۆستای ئاینی و زۆر بەڕێز دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ لە بەشی ڕاگەیاندن. سوپاسان دەکەم کە میوانی ئەو جارێ منن لە پایتەختەوە. سوپاس بۆ میوانداری قوبولکردنتان. کاکتۆر با من لەوە دەست پێ بکەم. میلەتێکی 195 موسڵمانی کەناڵی ئاسمانی ئیسلامی بۆ چییە؟ بە تایبەت ڕەنگە ئەو پرسیارە ڕوبەڕی ئەو کەسانە بکرێتەوە کە کار لە کەناڵی ئیسلامی دەکەن، بە تایبەت لە واقعی ئێستادا. بەناوی خۆی گەورە میهرەبان دانەریزە و ڕاگری ئاسمان، درود و سەلام لەسەر جانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ هەڵبژاردننی بابەتێکی لەو شێوازە، بە تایبەتی بابەتی ڕاگەیاندن کە ئەمڕۆ دنیا لای جەنابەت معلومە بۆتە یەک پارچە ڕاگەیاندن و تەواوی مرۆڤایەتی بەگشتی حتە بە قاڕەکانی ئەفریقیاشەوە بەڕاستی هەمویان چاوێن بڕیوەتەوە ڕاگەاندن و دەوەی بزانن دنیای جیهانگیری چی تێدا دەگوزارێ. ملەتێکی وەکو ئێمە موسڵمان بێگومان هەرێمی کوردستانیش دابڕاو نییە لەم جیهانە نوێیە و دابڕاو نییە لە کاریگەریەکانی ڕاگەاندن و دابڕاو نییە لە بوار و شەپۆڵی فکری عەولەمە لە ڕووی فکر و فەلسەفە و ژیار و ثەقافەت و تەربیە و تعلیم و فەرهەنگ و تا دەگاتە بەشەکانی تر. مادام دابڕاو نییە بێگومان زۆر جار دەکەوێتە بەرهەڕەشا لە ڕوو کللتور و فەرهەنگ و تا دەگاتە هەویە و شوناسیشی. مادام ئەخلاق و شوناس و هەویەشی کەوتۆتە بەر شەپۆڵێکی زۆر گەورەی جیهانی ڕاگەیاندن بێگومان پێویست دەکات لە مقابلی ئەوەدا ڕاگەیاندنێک هەبێ یا چەند ڕاگەیاندنێک هەبێ کە بتوانی پارێزگاری لە هەویە و شوناسی تاکەکان بکە و پارێزگاری لە کللتور و ثەقافەت و ئەخلاق و قیەم و مێژووی بکە و پارێزگاری لە تاک و لە خێزانی بکە و پارێزگاری لە بەها باڵەکانی مرۆڤبوونی کورد بکە. اینجا بە تەکیدیش کۆمەڵێک ئەحزابی ئەلمانی هەن لە جیهانی ئیسلامیە سێبەری وڵاتانی ئەوروپان غەرب دایناون، ئەوروپا دایناون، ئاراستەیان، بیرکردنەوەیان، هەنگاویان، تەواو ژیار و فکر و فەلسەفەیان لە چوارچێوەی فکر و فەلسەفەیەکی ئەلمانی دەگوزارێ، هەتا خزاندوتیانە ناو تەربیە و تعلیم و بوارەکانی تر تەواوی ڕاگەیاندەکانیان خستۆتە گڕ بۆ ئەوەی هەوڵدەن شوناس و مێژوو و کللتور و فەرهەنگ و فکر و بابەتەکانی تری ئەخلاق و بەهای کوردەواری گۆڕانکاری تێدا بکەن، بەو ئاراستەیە بکەن کە ئەوان غڕب لە خۆیان ڕازی بکەن. بێگومان کەناڵی پەیام و سپێدە و تەواوی ئەو کەناڵانەی کە ناویان لە خۆناوە کەناڵی ئیسلامی زەڕور و پێویستن بۆ ئەوەی هەنگاویان ناوە لەم فترە زەمەنیە تا ڕادەیەک یعنی بەڕاستی پارێزگاری لەو بابەتانە بکەن کە قسەمان لەسەر کرد. ئەگەر بێت و پرسیاری ئەوە بکەمەک و هەڵسەنگاندنێک لە ماوەی ڕابردوو بۆ کەناڵی ئاسمانی پەیام بکەیت، بە تایبەت لەو خاڵانەی کە جەنابەت پەنجت خستنە سەر، تا چەند توانی ویەتی بەرگری کار بێ و شوناسی ڕەسەنی ئەو میلەتە و خۆی بناسێنێ. بێگومان یعنی ئێمە ئەگەر بە پێوەرد تەماشا بکەین و یا مقارنە بکەین لەگەڵ کەناڵە ئەلمانیەکان ئەوانەی کە بڵین لە وڵاتەدا ئیش دەکەن، بێگومان مقاومەتی باشی کردووە و دەتوانین لە چوارچێوەی بەرگریەکی باشدا بووە و زۆر جاران لە چوارچێوە بەرگریش پەڕیوەتەوە بۆ ئەوەی کە پێداگری بکە و کاریگەری لەسەر غەیری خۆشی دروست بکە، بە تایبەتی ئەوانەی کە کایە گۆڕانکاریان بەسەر فکر و فەلسەفە و بوار و ژیاردا هاتووە
کەناڵی پەیام توانیەتی ئەو بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا کەم و کوڕی هەبووە لە هەندێک لایەن و هەندێک بواردە دەبوو زیاتر بکە دەبوو زیاتر بەڕاستی بەرگری بکە ڕاستە لە زۆر حاڵەتانە تەماشا دەکەین دەڵێن مادە و سەروەر پارە نییە یا ئەو مەسائلان نیە بەڵام بەڕای بەندە ئەمانەوەکو یعنی عوزری سەرەکی تەماشا ناکرێن ڕاستە ڕاگەیاندن سڵبی ئەساسی مادێ بەڵام تەختیت و منهەج و پرۆژە و ئومێت بەڕاستی لە پێشی مادەیە چونکە ئینسان مادە دروست دەکات بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەردەمی خۆیدا کە هات هەتا بیلالی کردە بۆ زیری ڕاگەیاندن هیچ پارە و ماڵێکی لەدەست نەبوو بەڵام شوانی نەک شوناسی خۆی بپارێزی بەڵکو شوناسی خۆی بگواستنەوە بۆ سەراوانی تریش بۆی کەواتە ئینسان پارە دروست دەکات ئینجا لە دوای ئەوەشە ئەوتە مالیزیا ئەوتە مەغریب ئەوتە تونس ئەوە ئەو وڵاتانش دەبینی ئەوتە تورکیا هەموو نمونەی سەرکەوتون کە توانیتیان بەڕاستی نەک دیفاع لە شوناسی خۆیان بکەن و لە هەویە خۆیان بەڵکو بگوازنەوە کەواتە ئێمە دەبی کەناڵی پەیام کە بۆ خۆی ناوی پەیامە ڕای من ناوەکەی ناوڕۆکێکی زۆر هەڵدەگرێ و دەتوانێت بەڕاستی پەیامدار بێ دەتوانێت بەڕاستی دوورخایەن بیر بکاتەوە و دەتوانێت مەشروعەکی بەعید المەدا دابڕێژێ بۆ ئەوەی ئەو جیلەی داهاتوو ببنە جیلی پەیام جیلی ڕیسالە جیلی فکر جیلی ثەقافە جیلی ژیار جیری ڕۆشنبیری جیلی هۆشیاری جیلی تەنمیە جیری تربیە تا دەگاتە جیلی نیشتیمان و ئینتیمە و بوارەکانی چونکە ئەو ئێلامانەی کە بەسپاران بەدەستە لەگەڵ تێکدانی ئەخلاق و قیەمی خەڵک بەڵام ئیعلامی ئیسلامی جگە لە پارە بانگراوندی فکری خەڵکی بەدەستەوەی چونکە خەڵک وەکو جەنابەت فەرمووت 195 مسلمانە ئەوە خاڵی ئیجابیە بۆ کەناڵی پەیام و کەناڵی ئیسلامیەکان 2000 مزگەوت ئاراستەکەی لەگەڵ ئاراستەی پەیام یەک دەکاتەوە تێدەکاتەوە ئەمەش خاڵێکی ئیجابیە بۆ پەیام سێ کلتور و ثەقافەتی ملەتی کورد زۆر متەمەسیکە بە بەها باڵا کۆمەڵایەتی و خێزانیەکان ئەوەش یەک دەگرێتەوە لەگە پەیامەکانی پەیام باشە چوارەم بەڕاستی یەکێک لە خاڵە ئەساسیەکان کە پەیام دەتوانی بۆکو دەڵێ خۆی بکاتە ساحبی ئەو قەزیە و ئەو کەیسە ئەویش مەسەلەی ئەوەیە پەیام بە گەندەڵی بینا نەکراوە و پژگیری گەندەڵانی نەکردووە و هەروەها ئەو ملەتە کە ئێستا بەڕاستی چاوی لێ پەیام بەڕووە ڕاستیەکەی بە سەدقەکەی بە دوێریەکەی هەوڵدا کێشە و کەیسی خەڵک ئەو ساحبەتی بکە نەخەڵکێکی باش دەگەڕێم و خزمەت کاکتۆر دووبارە بەخێر بێی وەکو مامۆستایەکی بەشی ڕاگەیاندن وە پسپۆر لە بابەت و بوارەکەدا لە ئێستادا چۆن دەتوانین پۆلێنی کەناڵی ئاسمانی پەیام بکەین لە ڕیزبەندی ئەو کەناڵانەی کە ئێستا ڕیزبەندیان بۆ دەکرێت کەناڵی هەمەڕەنجی کەناڵی تایبەتمەند کەناڵی پەیام لە چ بوارێک خۆی دەبینێتەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا بە بۆنەی ساڵی یادی دامەزانی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبایی لەسەر جەم کارمەندەکانی و ستافی بەڕێوەبەرایەتی کەناڵەکەم و هەروەها بینەرەکانی لە ڕاستیە ڕاگەیاندن بە درێژایی مێژووی گەشە سەندنی خۆی قۆناغی جیاوازی بەخۆوە بینیوە یەکێک لەو گۆڕانکاریانی کە بە وێزگەیەکی گرنگی یان شڕشێکی گرنگە ڕاگەیاندن لە قەڵەمە درێ سەرهەڵدان و دروستبوونی ئامڕازی بینرا و بیستراوی ڕاگەیاندن بوو کە پێوترێت تەلەڤیزیۆن کە لە کۆتایی بیستەکانی سەدەی ڕابردووە و سەری هەڵدا ئەم ئامڕازە کە لە سەرەتا پێیانەوەدرا سندوقێکی سیحراوی واتە سندوقێک کە لە ڕێگەی وێنەکانەوە هاوکات لەگەڵ دەق و هاوکات لەگەڵ دەنگ کاریگەریەکی زۆر لەسەر کۆمەڵگە جیاوازەکان دروستەکە ئەم جۆرە میدیایە کە پێوترێت تەلەڤیزیۆن بە هەمان شێوەی جۆرەکانی تری ڕاگەن قۆناغی زۆری بڕیوە ئەگەر بمانەوە ئێمە پۆڵێنێکی زانستی بۆ کەناڵەکان بەگشتی بکەین و لەو چوارچێوەشە بزانین کەناڵی ئاسمانی پەیام لەکوێ خۆی ئەبینێتەوە ئەتوانین ناماژە بۆ بکەین کە سەرەتا ڕاگەیاندن بە تایبەتی تەلەڤیزیۆنیش وەکو هەموو ئامڕازەکانی تری ڕاگەیاندن ڕاگەیاندنێکی گشتی بوو گشتی بە واتایەی کە گرنگی بە هەموو جۆرە بوار و بابەتەکانی کۆمەڵگە ئەدا لە چوارچێوەی بەرنامە جیاوازەکانی خۆیان بەڵام لە کۆتایی هەفتەکانی سەدەی ڕابردووەوە میدیا خۆی خزانە ناو بواری سیاسەت و ئابووری و تەندروستی و کۆمەڵایەتی و بوارەکانی تر
بۆیە پسپۆڕانی بواری ڕاگەیاندن و هەروەها بوارەکانی سیاست و ئابووری هەموو لەسەر ئەوە کۆک بوون کە ئەم میدیایە کە پێشتر زیاتر میدیایەکی گشتی بوو ئێستا وەکو دەسەڵاتێکی بەهێز لە پاڵ دەسەڵاتەکانی ترا ڕۆڵی هەیە لە جیاوازەکانی تری کۆمەڵگەیە. بۆیە جۆرێکی تر لە ڕاگەیاندن سەری هەڵدا بە تایبەتی کە پێ ئەوترا ڕاگەیاندنی تایبەتمەند واتە ڕاگەیاندنێکی تایبەت بە سیاست، ڕاگەیاندنی تایبەت بە ئابووری، بە کۆمەڵایەتی، بە تەندروستی. ئێستا ئەو جۆرەی ڕاگەیاندن لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوت و پێشکەوتنێکی زۆر بەخۆیەوە بینیوە، چونکە ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی بە دوو ئاراستە ئێستا لە جوڵایە. یەک ئاراستەی تایبەتمەند بوون واتە بوونی میدیای تایبەتمەندی بوارە تایبەتەکانی کۆمەڵگە بۆی کۆمەڵگە لە هەموو بوارەکانە گەشە بکە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری معرفی تاکانی کۆمەڵگە. یەک میدیا بەرەو ئەلکترۆنی بوون واتە ڕۆژنامەگەری ئەلکترۆن میدیای ئەلکترۆنی کە پێویستە ئەم میدیا تەقلیدیش خۆی لەگەڵا بگونجێنێ. کەناڵی ئاسمانی پەیام کە ئێستا لە گەڕی دووەمی خۆیان باسی لەوە کرد کە کەناڵێکی تایبەتمەندی هەواڵیە، بەڵام بە پێی پۆڵێنکردنە زانستیەکەی ئێستا کەناڵی ئاسمانی پەیام بریتیە لە کەناڵێکی گشتی تایبەتمەند لەسەر ئاستی یەکەم بەو واتایی کە کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی تایبەتی هەیە بۆ وەرزش، بەرنامەی تایبەتی هەیە بۆ ئابووری وەکو دەرەوە یاریگا بۆ وەرزش، بۆ ئابووری وەکو ژێرخان و هەروەها بۆ بواری ئەدەبی هەیەی وەکو شیرین چاو زۆرێک لە بەرنامەکانی تر. ئێستا لە ڕووی جۆرەکەیەوە کەناڵی پەیام کەناڵێکی تایبەتمەندی ئاستی یەکەمەواتە تایبەت نییە بە هەواڵ، تایبەت نییە تەنیا بە بواری سیاسی، تایبەت نییە بە بواری وەرزشی یان تەندروستی، کەناڵێکە بەرنامەی جۆراوجۆر و تایبەتی هەیە بۆ زۆربەی بوارەکانی تر. ئەمە لە ڕووی بڵین تایبەتمەندبوونی زانستیەوە. لە ڕووی بایگراوەندی ئاینیشەوە ئێستا ئەگەر تۆ پۆڵێنێکی کەناڵی ئاسمانی پەیام بکە ڕاستە پاشخانێکی ئاینی هەیە، ڕاستە بۆ نمونە لەوانەیە حیزبێکی ئیسلامی لە پشتەوە بێ، بەڵام بەرنامەکانی ئەوەی کە بەزەقی بەرنامەی ئاینی بێ ئێستا زیاتر دوو بەرنامەیە کە هەردوو بەرنامەکەش تازن، یەکێکیان دین و دنیاە، یەکێکیان مەودایە کە مەودا زیاتر پەروەردەیی و ئاینی و ڕۆشنبیریە، دین و دنیاش باسی بڵین پرسە ئاینیە هەنووکەیەکانەکە. بۆیە ئەم کەناڵە ئێستا لە هەرێمی کوردستان هاوشێوەی کەناڵەکانی تری وەکو خۆی بەرنامەی بۆ بوارە جیاوازەکان هەیە بەو شێوەیە پۆڵێن ئەکرێکە بە پێی ئەوەی بەڕێزت چاودێریی باشی ڕەوشی میدیا هەم لە هەرێمی کوردستان و هەم لە دەرەوەش دەکەیت. گرفتی هەرس دەرەچیش ئێستا ڕەنگت لە هەموو جیهانیش ئەو گرفتە هەبێ، بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە بە چاوی خۆمان دەیبین. بەشێک لە ڕاگەیاندن لەگەڵ ئیتیکی کاری ڕۆژنامەگەری نایەتەوە و ئەخلاقیاتی کاری ئیعلامی لەژێر پرسیاردایە. خوێندنەوەیەک بۆ کەناڵی ئاسمانی پەیام بکە کە لە ماوەی ڕابردووتری لەگەڵ چەندی ئیتیکی ڕۆژنامەوانی هاتیتەوە لەگەڵ ئەوەی کە کەناڵێکی مەسەرەن حیزبی بۆ و حیزبێکی ئیسلامی پاڵپشتی کردووە. خۆ لە ڕاستیا کەناڵێک کە پاشخانێکی ئاینی هەبێ یان پاشخانێکی ئیسلامی هەبێ، ئەو کەناڵە هەر بۆ خۆی پێویستە ئەمەند بێ بە بنەماکان و ئیتیکە ڕاگەیاندنەوە، چونکە کاتێک ئێمە بەس لە ئیتیکە ڕاگەیاندن دەکەی، ئیتیکە ڕاگەیاندنی ڕاستگۆیی یانی وردبوون یانی ڕۆنی بێلایەنی هاوسەنگی هەموو ئەو تایبەتمەندیانە تایبەتمەندی کەسێکی ینی باوەڕداری کە لە کەناڵێکی شاش بکە پێویستە کەناڵەکەش هەمان ڕنگدانەوە هەبێ. بۆیە من ناڵێم کەناڵی ئاسمانی پەیام کەم و کورتی نەبووە، چونکە هیچ کەناڵێک لە دنیا بێ کەم و کورتی نابێ و هیچ کەناڵێکیش ناتوانێ ئەوەی کە ئەیەوێ لە بواری ڕاگەیاندن و ئەخلاقیاتی ڕاگەیاندن بە تەواوەتی جێبەجێ بکە، چونکە ئێمە دوجار ئەو کەناڵانی هەرێمی کوردستان و میدیا بەگشتی لە هەرێمی کوردستان میدیایکی حیزبیە، هەر حیزبێکیش ئایدۆلۆژیا و بەرنامە و پلان و ئەجێندایەکی تایبەت بە خۆی هەیە. بۆیە دوجار هەمان ئەجێندا و بیر و باوەڕ یان استراتیژێتی حیزبی لە کەناڵەکەشا ڕەنگەیاتەوە. بەڵام بە خوێندنەوەی خۆم پەیام لە ساڵانی ڕابردووی خۆیان توانیوێتی کە هاوسەنگیەک ڕاگرێ لە نێوان ئاینیبوونی خۆی، واتە باسکردنی بەرنامەکان و پابندبوون بە ئەخلاقیاتی ڕاگەیاندن لە کایە بڵێن میدیایەکانی خۆیە و چالاکیەکانی میدیایی خۆیە و هەروەها لە ڕۆی خزمەتکردن بە کۆمەلگا بە چین و توێژە جیاوازەکانەوە.
ئەگەر بمانەوێ بڵین باس لە کاریگەریەکەی بکەین بە دڵنیاییەوە وەکو هەموو کەناڵەکانی تر لەوانەیە ئەم بۆ لەبەر ئەو تایبەتمەندی کە هەی بووە زیاتر پابند بێ بە ئەخلاقیات و بنەمای کارکردنی خۆیەوە زیاتر تا ئاستێکی باش توانی بێتی خزمەت بە کۆمەڵگە بکە بە تایبەتی بێتە دەنگ و ڕەنگی تاکە جیاوازەکانی کۆمەڵگە کەمتر ئەوە لەسەر پەیام ڕەنگی یابێتەوە کە یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک حیزب و یەک شێواز بێ هەر بۆیە زۆرێک لە ڕەنگە جیاوازەکان و دەنگە جیاوازەکان و کەسایەتە سیاسی حیزبیە جیاوازەکان بەشداریان پێکراوە لە پرۆگرام و بەرنامە جیاوازەکانیەوە توانیوێتی تا ئاستێکیش لە قۆناغە جیاوازەکانە بێتە دەنگی شەق. باش کاک دکتۆر بەشێک لە خەمی ئێوەی مامۆستایانی ئاینی و ئەوەی لەو بوارە تایبەتمەندە کار دەکات خەمی گشتی کۆمەڵگایە بە تایبەت هەژارەکان. ئێستا کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەیەکیە بە ناوی بەرنامەی بەخشی کە دەیان ملیۆن دیناری لەو بابەتە سرف دەکات و بەدەستێکی ئەمین دەیبەخشێتە ئەوانەی کە کەم دەرامەتن. بەشێک پێیان وایە وەکو ڕەخنەکەەوە کاری ڕاگەیاندن نییە و کاری ڕاگەاندن ئەوێت تەنها ئەو بوارەی ڕاگەیاندن جێبەجێ بکات. خوێندنەوەی جەناب لەسەر ئەو بابەتە و تێبینی چی لەسەری؟ طبعا ڕاگەیاندن وەکو باقی سێکتەرەکانی تری نێو بڵین کۆمەلگا بە بەردەوام لە خەمی خەڵکدایە خۆت باز لە شقام بکات باز لە هەژاری بکە هەردووچیان هەر خەمی خەڵک. بەڵێ یعنی ناکرێت بێت تۆ با ڕاگەاندن کار لەسەر هەژاری و فەقیری و بڵین بێدەرامەتی خەڵک نەکاو پشگیریان نەکاو یارمەتیان نەدا. و بەڕاستیە من لە زۆر بوارەکانی تر ڕخنەم هەیە بەڵام لە بواری ئەوەی کە لە دەستپاچی و لە بواری خێرخوازی دەتوانین بڵین ئیسلامیەکان لە پێشەوەن ئێمە لەو بوارەوە دەتوانین بڵین لە هەمووان زیاتر لە پێشەوەن هەم گەندەڵی تێدا نیە هەم دەتوانین لە هەمووان زیاتر سەرکەوتوترین و بە بەڵگەی ئەوەش کە خەڵکێکی زۆری ئێستا بڕۆ هەر ئەو بابەتی بەخشین بڕۆ خەڵکێکی زۆری ئەلمانی لە دەوڵەمەندەکان دێن سقیان بە بەخشینە و پارەکە لەوێ دەبەخشن دەزانن لەوێوە فێلیان لێ ناکرێ و بەڕاستی دەستیان نابڕێەوە ئەو دەستش دەستێکی ئەمین ئەمان لەوە دانیە کە زۆر جاری تر بە ئاشکرا کتومە ئێمە ئیسلامی دوو شتەیە کە شانازی پێوە دەکەین یەکێکیان ئەوەی خیانەتمان نەکردووە لە نیشتیمان دویان ئەوەیە دەستمان لە گەندەڵی نەبووە ئینجا چ گەندەڵی ئەم مەسەلەی بەخشین و بابەتانە بێت چ ئەوانی تر بێ بەڵام نابێ ئەوە ببێتە گەورەترین ثەروەتی کەناڵی ئاسمانی پەیام و باقی کەناڵەکانی تری ڕاگەاند. بڵێ چونکە ئەم بابەتە ڕنابێ بە بابەتێکی لاوەکی تەماشاکری بابەتێکی حساس و گرنگە بەڵام قووەتی ئەو بابەتە تەنها لە پەیام نییە لە باسی ئەو کەسانەشە کە پارەکەی دەبەخشن ئەو پارەنەوەی بە تاکید پەیامەوە بۆ ناکرێت بەڵام ناکرێژە ئەوە بە کەم دی دەبژینێ بەڵکو بە تاکید دەمە شتێکی گرنگە بەڵام دەبێت لایەنەکەی تر تەماشا بکەین ئەویش ئەوەیە ڕەخنە لەسەر چ دەگیرێت لەسەرەوە دەگیرێکە کاتێک پەیام دێ لە زۆر حاڵەتەندا بەخۆی لە بواری اقتصادی تووشی گرفتی گەورە دەبێت حەقی خۆیەتی پەیام لەو لاشەوە بیر لە پرۆژێکی اقتصادی بکاتەوە بۆ ئەوی چونکە یەکێک لە خاڵە لاوازەکانی تەواوی حرەکاتی ئیسلامی موسساتی ئیسلامی دامی ڕێزگا ئیسلامیەکان و ئیعلامی ئیسلامیەکان مەسەلەی داراییە و نەبوونی دارایی سربەخۆی چونکە کاتێک کە ناتوانێت سربەخۆ بێ لە ڕووی داراییەوە ناتوانانی پەیامەکانی وەک خۆی بگەینی ناتوانانی پرۆژەکانی وەک خۆی بگەینی و ئێمە یعنی ئەمە شتێکە دەبێت بە علەنی بێڵێن لە نوهەتیەکەوە تا ئێستا بەدەم داراییەوە دەناڵێن طبعا هەر کاتێکی لێمان دەپرسی لە ئێمەی مامۆستایانی بگرە لە سیاست بەدارەکانمان بگرە لە ئیعلامەکانشمان بگرە بەردەوام دەناڵێنن بەدەست ئەم دەردەوە کە لە کاتێکدا حەقی خۆیەتی ئاوە نەناڵێن دەبوو لە نواتویەکەوە پرۆژەی اقتصادیمان هەبوایە باشە ڕەنگە نمونەیەکم لەسەر ئەوە ئەگەر هەبێ ژیانی پێغەمبەر بوونەوە ئەوە ئێمە فێرکراین لە ئاینی پیرۆزی ئیسلام کە هەردەم هەژار بین کە زۆر جار ئەوە بە نمونە دێتەوە یان ئەوە ئەساسی طبعا ئەمە بابەتێکی حساسە یەکەم هەر زۆر بەسەری هینەکو کاتم نەدەیە یەکەم ئەو حاڵەتی کە ئێمە وەکو مامۆستا ئاینی نەزەریەکمان بۆ خەڵک داڕشتووە تەسویرێکمان داڕشتووە کە پێغەمبەر عەلەیهی سەلام تەسویری ئەوەیە کە زجی بەستەوە لە بەبرسێتی و پێغەمبەر تەسویری ئەوەی عەلەیهی سەلام کە زۆر فەقیر بووە دوومانگ نانی نەبووە ئەم حاڵەتانە زۆر دەگمەن بوو وئیلا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام گەورەترین بازرگان بۆ بە بەردگەی ئەوەی کە دایکمان خەدیجە گەڕاوە بە دوای بازرگانێکی گەورە تاکو تیجارەتی لەگەڵ بکە پێغەمبەری هەڵبژاردووە دوو پێغەمبەری خوا عەلەیهی سەلام 13 ئافرەتی هەبووە 13 ژنی هەبووە و هەموو ئەوانە مارەی داون ماڵی جیای بۆ کردوون و نەفەقەشی داون چونکە پێغەمبەر 100%
عليه الصلاة والسلام تطبيقی ئاەتی کردووە نەمان بینیوە لە تاریخ پێغەمبەر ماڵی خەڵکی کەی بردبیدا بێخێزانەکان شتیوامە نییە پێغەمبەری خوا ڕئیسی دەوڵەت بووە هەموو باج و خەراج و فەی و بابەتەکانی تر گەڕاونەتە لای پێغەمبەر عليه الصلاة والسلام پێغەمبەری خوا خەڵک هاتووە یەک دۆڵ ماڵ و سەروەتی داوەتی پێغەمبەری خوا عەتایەی داوەتە ڕئیسی دەوڵەتەکان پێغەمبەری خوا هەدیە وەرگرتووەکو ئێمە بە زۆریگری بەڵکو هەدیەی بە باشتر داوەتەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بنەماو یەکەم کەس بووە کە بنەمای وەقفی داناوە یەکەم کەس بوو ئەوانە هەموو بەڵگە لەسەرەوەی کە پێغەمبەری خوا زۆر احتیمامی بە بواری بازرگانی و تیجارەت و اقتصاد داوە ئەو یەک دوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە سەردەمی مەکەوە بناغەیەکی اقتصادی بۆ وڵات دانا دوای عەزرەتی عومەر کە هات ئەو بەس تەطویری کرد و تەنزیمی کرد ئەگەنا بناغا ئەساسیەکە پێغەمبەر داین عليه الصلاة والسلام تا گەردە گەیشتە سەردەمی ئەمەویەکان لە سەردەمی معاویەی کوڕی ئەبوو سوفیان ڕەزای خوای لێ بێت لەوێ بەڕاستی سیستەمی اقتصادی کامل دانرا گەیشتە ئەو ڕادەیە کە خودکەفایی بکە و ئیدارەی دەوڵەت بە ماڵی دەوڵەت بڕێوە بە لێ ئەمن باسی ئەوە دەکەم کە ئێمە هەتاکەی چاومان لە دەست بی خەڵک پارەمەمداد دەستی بەڵکو بابین چ پەیامە چ مؤسساتی ئیسلامیە چ حزابی ئیسلامیە بابین وەکو خەڵکی تر بیر لە پرۆژه اقتصادی بکەینەوە اینجا هەر کاتێک بیر لەوە ناکەیەوە بەردەوام چاوت لە بەرامبەرەکانیتی بەرامبەر هەر کاتێک یەک دینار بداتێ لە مقابل شتێکی بۆ بکەیت دەبێت دەستکاری مەنهەجەکەی خۆت بکەیت دەبێت هەدەفەکانی خۆت لەگەڵ هەدەفی بگونجێنی بۆیە ئەوانە هەموو زەختن فشارن لەسەر ئێلامەکانی ئێمە کە هەم نەتوان وەکو پێویست کارمەندی پێویستیان هەبی بابەتەکانیان پرۆفشنال بن کامیرەکانیان پرۆفشنال بن کارمەندەکانیان هەموو متەخەسیس بن طبعا ئەوانە هەموو لەسەر مادە ڕادەوەستن ئێمە دەش بۆ خۆی پەیدا نابی بەڵام ئێمە هەر بیر لەوە دەکەینەوە چۆن ساڵانە کۆمەڵک مادە لە خەڵک وەرگرین زەکات وەرگین کاری خۆمان پێ بەڕێ بین جارێک ناین بیر لەوە بکەینەوە کە بنەمایەکی اقتصادی بەهێز لە بۆ خۆماندانێ طبعا زۆر کەس ئێستا کە جێدەگری کاکە مامۆستا قسەی گەورەیە دەوەراتوە نا ئەوانە ئەگەر لە خلالی نەهاتوویەکەوە هەتا ئێستا کە دەکا بەلای کەم لە نەهاتوویەکەوە تا ئێستا دەکا 28 ساڵ ئەگەر ڕۆژێ 1 دینار منوەلا بنابایە 100 دینار منوەلا بنایە لە بۆ پرۆژەیەکی اقتصادی ئێستا بە بێگومان پرۆژەی اقتصادیمان دەبوو بەڵام بیرمەلەوە نەکردوتەوە یا چەند جارێک چەند تەجروبەیەکی جوزئیمان کردو ئێسمان لێ سوتاوێک سەرکشاینێتەوە نابێت لێ بشێوە دەبێت بەردەوام بنەمای تەقەدم و تەتەوڕ اقتصادە بۆ نمونە ئێستا ئەمریکا بە لە چوارچێوەی ئیعلام گوگل ئی ئەمریکایە ئەپڵ ئی ئەمریکایە ئۆکسفۆرد ئی ئەمریکایە ئەمەزۆن ئی ئەمریکایە ئەلبات شتێکی وا لەو بابەتەیە 5 شەریکەی عالەمی هەر یەک لەوانە بەهەمویان یعنی یەک لەوانە بریلۆن من 736 تریلیۆن بەزی ئەپڵە گوگل گەیشتە 678 تریلیۆن باشە یعنی دەسەڵاتی ئەمریکی لە دنیادا کە ئیدارەی دنیا دەکا ئێستا چی هەیە لە ماڵی ئێمە پێویستی بە ئیعلام نەبێ لە ئیعلامیش پێویستی بە گوگل نەبێ کەس نییە هەموو دنیا بەشدارە لەوەی کە سەهم بداتە ئەمریکا و ئەمریکا بەو تیجارەتە زەبەلاحەی خۆی توانیتی هەموو دنیا بسۆڕێنی ئەوانە وای کردووە ئێستا ئەمریکا بە واستەی ئەوە گەورەترین ئیعلامی عالەمی بەڕێوە بە و بواری فکری بداتە هەموو دنیای شیرازەی هەموو دنیا تێک بدا و هەروەها غەزوی فکری بکە غەزوی سەقافی بکە غەزوی تەربیەوی بکە غەزوی تعلیمی بکە غەزوی عەسکەری بکە هیچ غەزوێک نما لە دنیادا ئەمریکانەیکە سەبەبەکەی بەوە دەگەڕێتەوە کە حتا لە بواری اقتصاد و عفو لە بواری تەکنۆلۆژی و سناعەتەوە دەڵێن سین بەقووەترە زۆربەی ئەسیزەکانی ئەمریکا سین بەکاری دێ یعنی سینێ بەکاری دێنی بەڵام لەبەر ئەوەی بە پێی هەندێک ئەحسایی دەڵێن 22 تریلیۆن ئەمریکا لە پێشی سینە بڕۆ ئەمریکا هەموو دنیا دەسۆڕێنی ئێمە بیر لەوە دەکەینەوە ئەگەر آخر قسم بە کاتێک نەگرم ینی جاری وا ئێمە دەڵێن کاکە ئیسلام دەبێ هەموو دنیای بەدەستەوە باشە ئیسلامێک نەتوانی خۆی بەڕێوە بە ماڵی بەڕێوە بە اقتصادی نەبێ ماڵی نەبێت سەروەتی نەبێت چۆن دەتوانێت بکە نەخێر لۆ ئەوەش لەبەرەوەی نەزەرێکمان بڵاو کردەوە 24 ساعت دەڵێن دنیا هیچ نییە بەڕاستی دنیا هەر ئەوەی بخۆ بڕۆت هەبێ کە ئەمە پێچەوانەی قورئانە لە هەموو قورئانەدا زەمی دنیا نهاتەوە بۆ شێوازەی زەمی پارە و فەقیری بە تایبەتی یعنی بەڕاستی مەدحی فەقیری نەکراوە مەدحی خۆڕاگری لەسەر فەقیری کراوە بەڕاستی دەبێ ئێمە ئەو نەزەریە چاپ بکەینەوە کاک دکتۆر دێمە خزمەت جەنابەت لە هەموو جیهان یاخود جوانتر ڕێکتر بڵێن لە وڵاتان سیستەمێک دانراوە بۆ کاری ڕاگەیاندن بەوەی کە چ کاتێک دەشێت چ بەرنامەیەک پێشکەش بکە ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ نمونە دەیبینین شێواویەک لە کاری ڕاگەیاندن هەیە پێیان دەتوانێت لەو نێوەندەدا چ بکە بە تایبەت لە ئەرچی پاراستنی شیرازەی کۆمەڵگا ڕەسەنایەتی کۆمەڵگا کە خەریکە
لە ژێر هەڕەشەیەکی زۆر قڕزدا بێ. خۆی هیچ ئامرازێکی ڕاگەاندن لە دنیا بێ ئامانج نییە و ئەو ئامانجەش ئەبێ هەم لە ڕووی استراتیژی درێژمە و داوە دیاری کرابێ و هەم لە ڕووی پلانیشەوە پلانی هەبێ بۆ جێبەجێکردنی بەڕاستی ئەو استراتیژە بەپێی ئیتر 6 مانگ بێ ساڵ بێ 5 ساڵ بێ و هەتا دوایی. ئێستا من یەک نمونەی زیندوو بێنمەوە بۆ نمونە کەناڵێکی وەکو کەناڵی CNN سەرمایه‌دارێکی وەکو تێرنەر ئامەزرێنێ ساڵی 1970 کە خۆی لە ڕاستیان ملیۆنەرێک بووە. 1 ساڵ پێش دامەزراندنی CNN یەک جەزیرەی لە ئەمریکا کڕیوە بە $2 ملیۆن ساڵی 1970 کە بۆ ئەو کاتە زۆر بوو. ئەمە هاتووە کەناڵێکی دامەزراندووە. ئەو کەناڵە ئیش لەسەر چەند شتێکەکە. یەکەم شەڕەکاولکاریەکانی دنیا کە چۆن گرنگیان پێ بدە، پیسبوونی ژینگە، مەسلەی نەژاد و ڕەگەز و ئاین و هەروەها ئابووری جیهانی. ئەم کەناڵە کە دێ قسە لەسەر ئەم بابەتەکە ئەمە استراتیژی ئەوە ئیتر 10 ساڵە ئیشەکە لە ساڵی 1970 20 چەندێکە لەسەر ئەوە ئاڕوە بەپێی گۆڕانکاریە زەمەنیەکان و معریفیەکان. ئەویش گۆڕانکاری لە چوارچێوەی استراتیژەکەی خۆیان دروستەکە، بەڵام هەمووی لەو چوارچێوەی ئەسۆڕێتەوە. کەناڵێکیش کە لە دایک بێ لە هەر شوێنێکی دنیا بێ ئەبێ پلانێکی بێ ئامانجێکی هەبێ و ئەو ئامانجەی دیاری کرابێ و ئەو ئامانجە لە ڕووی توانای مرۆیی و توانای داراییەوە هەوڵی جێبەجێکردنی بکە. ئێستا ئەگەر ئێمە باس لە کەناڵی ئاسمانی پەیام بکەین ئەوە کە بڵین زەرورەتەکە نەگهر ئەو بەڕاستی میدیای کوردی ئێستا لە قەیرانێکی پشێوی کۆمەڵایەتیایە لە قەیرانی نەبوونی بەرنامەی ڕەسەن و هاوسنگ لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگی کوردیایە. بۆی هەر کەناڵێک ئەمڕۆ یەک بەرنامەشی هەبێ لە چوارچێوەی بەرنامەکانە کە ئەو بەرنامەی خزمەت بە کولتور و دابوو نەریتی ڕەسەنی کۆمەڵگی کوردی بکە، خزمەت بە ئاینی کۆمەڵگی کوردی بکە، خزمەت بۆ هەموو بەها باڵانی کۆمەڵگی کوردی بکە. ئەوە کارێکی زۆر زۆر گرنگە و پێویستە هەبێ. کەناڵی ئاسمانی پێیان ئەو ڕخنەی کە ئێستا من وەکو ئەگەر کەسێکی بڵێن ئەکادیمی لی بگرم ئەوەیە ڕاستە کۆمەڵێک بەرنامەی هەیە، بەڵام بەڕاستی لایەنی کۆمەڵایەتی بەها باڵاکانی تا ئاستێکی زۆر فرامۆش کردووە. ئێستا هیچ خێزانێکی کۆمەڵگی کوردی نییە یەک بەرنامەی کەناڵی ئاسمانی سەرگەرمکردن هەبێت، تەفریح هەبێ کە بتوانێت لەگەڵ خێزانەکە 1 سەعات بە دیاریەوە دانیشە. ئیتر ئایا دراما بێ یان بۆ نمونە سەرگەرمکردنی جۆرێکی تر بێکە جۆری زۆرە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەناڵی تایبەتمەند بە ئینتەرتەینمنت. ئێستا بە پێی توێژینەوەکان لە ڕاستیە لە سادەی میدیایی بینراوی کوردی میدیایەکی بە ئاراستەی ئاینیە بەڵێ ئەوی تری لە سادە ئێستا میدیایەکە کە پێی وترێ میدیایەکی ئاینی واتە زۆربەی بەرنامەکانی ئاینی بێ. ئەوی تری هەمووی بەرنامەی سەرگەرمکردن و جۆراوجۆرن. ئەو بەرنامە سەرگەرمکردانەی تر زۆربەی تاکەکانی کۆمەلگا، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی زانکۆ، ناوەندە ڕۆشنبیریەکان، پەرلەمان و هەروەها پۆلیس، ئاسایش هەمووی سکاڵایەتی لەسەر ئەوەی کە لە ڕاستیە پێچەوانەی دابوونەریتی کۆمەڵگەی کوردین و مەترسێکی گەورەیان بۆ سەر ئاسایشی نیشتیمانی لە ئایندەیە و هەروها پشێوی خێزانی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە دروست کردووە کە بەمە بەس دەکرێت زۆری بەمەبەست یان زۆری بۆ پیاکردنی پارە. ئێستا کەسێک هاتووە کەناڵێکی داناوە هیچ پسپۆڕیەکی لە بواری ڕاگەیاندن نییە، یەک ڕاوێژکاری ئەلامی لە کەناڵەکەی وجودی نییە، ژووری وا هەیە کە من چوومەتە ناو ژووری وا 4 کەناڵی ئاسمانی لە یەک ژووری 3 بە 4 ئیشەکە لەو پایتەختی هەرێمی کوردستان، ینی لە یەک ژووری 3 بە 4 کەناڵی ئینتەرتەینمنت و سەرگەرمکردن ئیشەکە. ئەم 4 کەناڵە هەمووی یەک کۆمپیوتەرە بەرنامە ڕێژی کراوە، بەرنمەیەکە لە 24 سعات تا 3 جار دووبارە ئەبێتەوە، یەک کەس یا دوو کەسی بە دیارەوە دانیشتووە، هەمووی فیلمی دۆبلاشکراوی کۆری، هندی، ئێرانی یان دانیمارکی ئەوانە پەخشە کە زۆربەی تەنا بۆ ئەوەیە لە ناوەندەکە ڕێکلامێکی زۆر بکە و هەروەها ڕەوتی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردی تێک بدا، پشێوی کۆمەڵایەتی بنێتەوە. ئەم کەناڵە زەبەلاحانە جا لە پاڵ ئەمەیە غیابی کەناڵێک لە هەرێمی کوردستان ئەو کەناڵە کە بەرنمەیەکی سەرگەرمکردن یان درامایەکی
کۆمەڵایەتی بەسوود و ئەرێنی یان بەرنمەیەکی بەسوودی هۆشیاری و معریفی یان بەرنمەیەکی بواری خێزانی ئەکادمی بەسوودی هەبێ خێزانەکان بە دیاریەوە دانیشن کەمە. ئێستا تۆ خۆشت سێری ئەگەر هەموو بەرنمەکانی لەوانەیە پەیام بکەی لەوانەیە کەم ئەبینی یان لە بۆنەکانە لە مناسەباتەکانە بەرنمەیەکی کۆمەڵایەتی وای هەبێ کە سەرگەرمکردن بێ بۆ نمونە جەژنەکانە یان بۆنە تایبەتە ئاینیەکانە لە غێری ئەوە نیەتی بۆیە غیابێکی زۆر هەیە لە بواری کۆمەڵایەتی کە یەکێکە لەو بۆ نمونە ئەگەر بڵێ خاڵە لاوازانەی پەیام یەکێکی تر ئەوەیە لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا ڕاستە کەناڵی مناڵان زۆرە بەڵام ئەم کەناڵانەی مناڵان لە هەرێمی کوردستان کەناڵی پۆڵێنکراو نین بۆ نمونە کەناڵێکە ڕسمی مناڵەکەی من یان مناڵەکەی تۆ پیشانەیە بەڵام لە ناو ڕسمەکەیە گۆرانیەک لێیە کە ئەو گۆرانیە چەمک و دەستەواژەکانی لەگەڵ نەعقلیەتی مناڵەکە نە لەگەڵ تەمەنی مناڵەکایەتەوە بۆ چونکە پسپۆرێکی دیانە. ئێستا بۆ نمونە وڵاتێکی پێشکەوتی وەکو بەریتانیا کەناڵی هەیە بۆ 1 بۆ 6 ساڵ کەناڵی هەیە لە 6 ساڵ بۆ 13 ساڵ بەرنامەی ئەم کەناڵانە گونجاوە لەگەڵ تەمەنی 1 بۆ 6 ساڵ بەرنامەی ئەو کەناڵە گونجاوە لە تەمەنی 6 بۆ 13 ساڵ و هەروەها ئەوە بێجگە لە ڕیمۆت کۆنتڕۆڵەکانیانەوە هیچ چەمک و دەستاواژەیەکی تونند و تیژی گرتەیەکی خراپ لەوانەیە بۆ مناڵەکە ئەگەر لە ژوورەکەی خۆشیابێ نەڕوە کۆنتڕۆڵەکرێ بەڵام لە هەرێمی کوردستان هەموو دایک و باوکەکان هەموو خێزانەکان دائەنیشن بەبێ ڕەچاوکردنی تەمەن بەبێ ڕەچاوکردنی ڕەگەز بەبێ ڕەچاوکردنی جۆری بەرنامە جۆری فیلم جۆری کارتۆنەکە کە ئێستا کەناڵێکی تایبەتمەندی ڕەسەنی مناڵان هەبێ ڕاوێژکاری تایبەتی دەروونناسی کۆمەڵایەتی پسپۆری مناڵانی تیابێ کە ئەوەش یەکێکە لە کەم و کورتەکانی ترکە لە کەناڵەکانی ئێمە هەیەوە بە هەمان شێوە لە کەناڵی ئاسمانی پەیامیشایە ئەگەر بمانێ ئاماژەی تریشکن لە ڕاستیا کەم و کۆڕی تریش زۆرە کە ئەکرێ لە بەرسیارەکانی تربوار هەبێ وەڵام باش کاکتۆر چینێکی گرنگی نێو کۆمەلگا کە لە ماوەی پێشووتردا بەهۆی ئەو سیاسەتانەی کە لە هەرێمی کوردستان هەبوو ڕوبەڕووی زۆرێک لە زوڵم زۆرێک لە ماف خواردن بوونەوە ئەویش مامۆستایانی ئاینی بوو کەناڵی پەیام توانی چی بکە بۆ مامۆستایانی ئاینی لە بەرامبەردا مامۆستایانی ئاینی لە بەرامبەر پەیامدا چۆن بوون ینی ئەو دوو بابەتەم بۆ ڕوونکەوە دەتواندرا چی دیکە بکرێ کە کەناڵی ئاسمانی پەیام بیکە لە داهاتوو طبعا وڵاتی ئێمە زۆربەی چینی توێژەکان تێدا مەزڵومن یعنی هەرچینێک دەیگری لە کەمەندانێکە دەگاتە مامۆستایەکی ئاینی لە وڵاتە تووشی زوڵم و ستەم و بڵێ ئەو بابەتانە بۆتەوە و ئەو کەناڵانەی کە وەکو پەیام و باقی ئەوانی تریش کە جۆرێک لە معارەزە بوونیان تێدایە بەلای کەم سێبەری دەسەڵات نین ئەولیان داوە کەم تا زۆرێک بەڕاستی ئەو بابەتانە بۆ ڕژێنن و ئیشی لەسە بکەن لەنێوانشدا بەڕاستی کەناڵی پەیام وەکو پێویست یعنی بەدەم ئەم بابەتانە هاتووە یعنی حەقەتەن دەبێ ئێمە ئەو ئینسافە بڵین و دەبێت لە مقابلیدا ئەوان چیلۆ بکەن بەڕای من ئەوە یعنی ئەگەر ڕای بەندە وەربگری دەبێ ئاگداری ئەوە بی نابێت پەیام چاوەڕێی پاداش بکە یا چاوەڕێ ئەو بکە هەر شتێکی بۆ هەر چینی توێژەکرد لە بکات لە دواییدا چینی توێژەکەش بێ پاداشتێکی بداتەوە چونکە پەیام مادام هەڵگری ڕیسالەیەکە و دەیەوێت تەواوی چینی توێژەکان لە ژێر سێبەری ئەو پەیامەدا خۆیان ببینەوە و بانگراوندێکی ئیسلامی هەیە کە بەخۆ دەزان ئیسلام شامل و کاملە و هەروەها هەوڵی ئەوەی داوە کە دەنجی ئەو کەسانە بێ کە مەزلوم بێ بۆیە دەبێ بەڕاستی ئەوە لە مقابلدا هەرچەندە مامۆستا ئاینی پشتگیریکردن و سەرخستنی نەک کەناڵی ئیسلامی بەڕای بەندە تەواوی ئەوانەی کە هەڵگری ئاراستە ئیسلامیەکەن لەسەریان واجبە کە دەعمی بکەن هاوکاری بکەن یارمەتی بدەن پشتگیری بکەن ینی ئەمە نمونەتی پەیامی تێدا و نمونەتی مامۆستا ئاینی تێدایە بەڵام ئەوان نەقۆزرێتەوە بۆ بابەتێک چونکە زۆر جار خەڵکانێک هەن وەکو جۆرێک لە دەروێشی تۆ کاتێک ڕەخنە دەگری لە کەناڵێک کە دەتەوێت ئەو کەناڵە بەهێزتر بێت بەمونە پەیام یا هەر کەناڵێکی تری خۆمان کە ئیسلامیە دەتەوێت ئەو بەهێزتر بێ یەکسەر ئەوەت بە چاودات دەتەوە جادیە و تو نییە هەموو ڕۆژی بانگ دەکرێت لەسەر تەلەڤیزیۆن نا ئەمە غەڵەتە چونکە لەوانەیە کاتێک فلانە کەس مامۆستا ئاینی بۆ نە کەناڵی پەیامە بۆ نە حیزبەکەشەوە ئەوە بووە و بوونی خۆی وجودی خۆی کەسایەتی خۆی توانای خۆی هەبووە کە دێ ئەو بەرژەوەندیەکی دوولایەنەیە هەم مامۆستاکە دەتوانێت پەیامی خۆی لەو تەلەڤیزیۆنە بگەینی و هەم تەلەڤیزیۆنەکەش
سوود لە توانای ئەو مامۆستای وەردەگری، سوود لە علمی ئەو مامۆستای وەردەگری، سوود لە جەماوەری ئەو مامۆستای وەردەگری، کەواتە هەمومان هەڵگری پرۆژەیەکین، هەڵگری پەیامێکین، هەڵگری ڕیسالەیەکین، هەڵگری ئامانج و ئەهدافێکی مشتەرەکین. ئەمن حەقی خۆمە مەسەلەن منەت لەسەر پەیام بکەم کە بێ ئەوها بکەن، ئەویش حەقی خۆیەتی منەت لەسەر ئەم بکە، چونکە هەمومان لە کۆتاییدا هەڵگری یەک ئامانجین. ئەمە لەلایەک. لەلایەکی تر بەڕاستی ئەگەر بێت و کەناڵەکان بە تایبەتی پەیام ئەگەر نێت دەعم و پشتگیری مەزلومان بکە، ئەو کاتە بە خۆت دەزانی ینی پێشی هەمووان پێشەوەی من زەرەر بکەم ئەو زەرەر دەکات، چونکە ئەو کەناڵانە سەرکەوتون لە دنیا و لە قیامەت کە پشتگیری مەزلومان دەکەن. ئەو کەناڵانە ڕووسپی دنیا و قیامەتن سەربەرزن کە دژی زاڵم و ستەم و زڵم و بڵین ئەو نەحەقی دەوەستنەوە، ئەم نەعەدالەتی دەوەستنەوە. اینجا کە لێرە تەماشا دەکەین ئەو بابەتەی مامۆستای ئاینی بە تایبەتی لەم چەند ساڵی بەو دوایەدا بەڕاستی زیاد لە حەد پێداگری لە سەری مامۆستا کراز، هێنانە خوارێ ئیهانەیان پێکردن، هاتنە ناو مزگەوتەکان، بێڕێزیان زۆر کرد، چواردێرەیان گرت، لە هەندێکیاندا یعنی ئەنواع و ئەشکال یعنی دەتوانن بڵێن شتی خراپیان بەرامبەر بە مامۆستایانی کرد. بە تاکید کەناڵی پەیام دەوری زۆر باشی بینی و دەوری زۆر ئیجابی بینی لە عەرزکردنی واقعەکە وەکو خۆی بەڵێ خەڵک شێرێنی کوردستان بزان کاکە ئەم واقعە نامۆیە بە خەڵکی کوردستان، نامۆیە بە ئاین، نامۆیە بە ئیسلام، نامۆیە بە دیموکراسیەکەی خۆتان، نامۆیە بە سیستەمی بڵین دادگەریەکێکی ئەو باسی دەکەن. بە تاکید لەو بابەتەوە دەگەڕێمە. کاکتۆر بە ئەو بابەتێکی ئێستا هەیە بە تایبەتی سوشیال میدیا زۆر گرنگە. چۆن کەناڵی پەیام بتوانێت تایبەتمەندیەکەی خۆی لە ئاراستەکردنی بە تایبەت ئەوەی کە مەبەستمە کۆمەلگا کە ئێستا ئەگەر لێ نێوکەوانەی وریم لە فەوزایەکی ڕاگەیاندنین، ئەویش کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئاراستنکردنی کۆمەلگا هەیە، چۆن پەیام بتوانێت و شوناسی خۆی بپارێزێت کە هەڵی گرتووە. خۆی لە ڕاستیان میدیا وەکو پێشتری ئاماژەم پێکرد، پێویستە بۆ نمونە بنەمایەکی کارکردنی ڕوونی هەبێ، پێویستە سیاسەتێکی ڕۆنی کارکردنی هەبێ، ئەو سیاسەتە بە شێوەیەک بێ کە لە چوارچەوەی ئەرکە گشتیەکە ڕاگەیان نەبێت کە ئەوش خزمەتکردنی زۆربەی تاکەکانی کۆمەڵگەیە. هیچ میدیایەک لە دنیا نییە کە هەموو تاکەکانی ژینگەی کارکردنی خۆی لێ ڕازی بێ، نە لە ئەمریکا، نە لە بەریتانیا، نە لە هیچ وڵاتێکی دنیا. واتە کەناڵێک هەبێ ژینگەی تاکەکانی ژینگەی کارکردنی خۆی هەمووی لێ ڕازی بن. بەڵام ئەگەر زۆربەی تاکەکانی کۆمەڵگەی خۆی لێ ڕازی بن ئەوە باشە. ئەویش بەچی؟ ئەویش کە بەوەی کە ئەو پەیامەی هەڵی گرتووە، ئەو ئامانجانەی کە هەیەی لە چوارچەوەی ئامانجە گشتیەکانی کۆمەڵگەی خۆی هەڵی گرت بێ، پەیامەکەی لە چوارچەوەی پەیامی ڕەسەنی کۆمەڵگەکەی خۆی هەڵی گرت بێ. بەو واتایەی میدیای ڕەسەن ئەو میدیایەیە کە بەرنامە و پرۆگرامەکانی هەڵێنجراوی دۆخی ئاینی، سیاسی، کۆمەڵایەتی، تەندروستی کۆمەڵگەکەی خۆیەتی. ئەگەر پێچەوانەی ئەوە بێ لە ڕاستیە زۆر جار ئەو میدیانە تووشی بێ لاوازبوونیان تا ئاستێکیش لەوانێ نەمان و نەبوونی بینەر و داخران و ئەوانە ببنەوە. بۆیە کاتێک ئێمە سەیری میدیا پێشکەوتۆکانی دنیاکەین، هەمیشە ئەو میدیانن کە لەگەڵ معانات و ئازارەکانی ژینگەی خۆیانان و ئاوێنەیەکی ڕاستەقینەی ڕنگدانەوەی دۆخی ئاینی کۆمەڵایەتی سیاسی کۆمەڵگەکەی خۆیانان و دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی کۆمەڵگەکەی خۆیانان و هەروەها هەر تاکێکی زۆریان زۆربەی تاکەکانی کۆمەڵگەی کاتێک سەری بەرنامەکانی ئەو کەناڵە یان ئەو بەرنامەکانی ئەو رادیۆیەکە یان نووسینەکانی ئەو ڕۆژنامەکە خۆی ئەبینێتەوە، معاناتەکانی خۆی، داخوازیەکانی خۆی، داواکاریەکانی خۆی، خولیاکانی خۆی، ئارەزۆکانی خۆی ئەبینێتەوە. بۆیە ئەگەر بێوێ هەر میدیایەک بمێنێتەوە دەبێ بەو شێوەیە بێوە پێپێچانەوە تووشی کێشەی زۆر. کاکتۆریستا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ینی تێبینی دەکرێت ئەوەی کە میدیا کاریگەرەکەی ئەوەندە زۆر بووە بەشێکی زۆری کۆمەلگا خاوەنی بیرکردنەوەی خۆشی نیە، بیرکردنەوەکەشی لە دەست کەناڵەکەیە. بۆ نمونە کەناڵ کۆمەلگە بە گشتی ئاراستە دەکات، یعنی لەو نێوەندەدا کەناڵێکە کەناڵێکە تایبەتمەندە بە شوناسی خۆی چۆن بتوانێ ئەویش بە هەمان شێوە ئەو ئاراستەی کە خۆی دەیەوێ و ئامانجەی کە خۆی دەیەوێ کۆمەلگە ئاراستە بکات. خۆی ڕاگەاندن
ئەوە گومانیتیانێ و زۆر قسێ لەسەر کراوە کە بڵێن کاریگەری زۆرە. بەس دەمەوێت یەک نمونە باسکەم. لە جەنگی دووهەمی جیهانیە گۆبلس بوو بە وەزیری پرۆپاگەندەی هیتلەر. خۆی لە ڕاستیا ناوێن نەناوەزیری ڕاگەاندن، چونکە لەو دۆخەیە ڕاگەاندن هەمووی پرۆپاگەندە بوواتە هەمووی گەورەکردنی بڵێن هەواڵەکان و هەواڵی ناڕاز بوو. قسەیەکی هەیە گۆبل زۆر گرنگە، ئەڵێ ڕاگەیاندنێکی چاواشەکارم بنێ کۆمەڵگەیەکی ناهۆشیارتانەیەمێ. یعنی مەبەستی ئەوە بوو کە بەو ڕاگەیاندنەی توانی بووی لە ڕاستیە ئەو کۆمەڵگانە هێندە ناهۆشیار بکە، تاکێک بنێرێ بۆ بەرەکانی جەنگ، سەربازێک بنێرێ بۆ بەرەکانی جەنگ بیر لەوە نەکاتەوە کە چۆن هێنێرێت. تەنانەت هەر ئەو کاتە ئەوەش بوو وای لە ئەمریکیەکان کرد ڕادیۆ بەکاربێنن وەکو ئامڕازێکی زۆر کاریگەر بۆ بەشداری پێکردنی سەربازەکانیان لە جەنگی دووهەمی جەنگدا دووهەمی جیهانیدا زۆر بە شێوەیەکی کارا بێ ئەوەی بیر بکەنەوە بۆ ئەڕۆن بۆچی ئەڕۆن چۆنە کوژرێن چارەنووسیان چییە بێ. ئەمڕۆ کە دێنەوە بۆ ئەمڕۆ باسی سۆشیال میدیات کرد، لە ڕاستیە ئێمە میدیا گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە. یەکێک لەوانە دەرکەوتنی سۆشیال میدیای. ئەم سۆشیال میدیایە وای کردووە کە میدیای ڕۆڵ و کاریگەری تا ئاستێکی زۆر میدیای تەقلیدی کەم کردوێتەوە لە بەهۆی خێراییەکەیەوە، بەهۆی مەڵتی میدیا بوونەکەیەوە. بۆ نمونە کە تۆ تۆڕی ئینتەرنێت دەکەیتەوە، هەم رادیۆیە، هەم تەلەڤیزیۆنە، هەم ڕۆژنامەیە، کەسێک بینی لەسەر ئینتەرنێت مایکێکی لە گوێیە، وانەیە مایکێکی لە بەردەمایە، هیدفۆنێکی لە گوێیە، دەقێکە خوێنێتەوە، گوێ بۆ بابەتێک ئەگرێت، سێری ڤیددیۆیەکەکە، ینی لە یەک کاتە هەموو جۆرەکانی میدیا بەکاردێنێ. ئەمە وای کردووە دۆر و کاریگەری تەلەڤیزیۆن کەم بێتەوە، بۆیە هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بێ ڕیفرێشی خۆی نەکا، ئەپدەیتی خۆی نەکا، لایەنی کەم 6 مانگ جارێک لە ڕێگەی ڕاپرسیەوە هەڵسەنگاندنێک نەکا بۆ بەرنامەکانی خۆی، یان ساڵی جارێک هەڵسەنگرد نەکا بۆ بەرنامەکانی خۆی چی کردووە، بە ئامانجی خۆی گەیشتووە دەبێت چی بکە، وە جەماوەەر چی دەوێت پاشەکەوێ وە ڕۆڵ و کاریگەری ناڵێ. کاتم کەم ماوە کاکتۆر تەنها چەند خوڵەکێ ئەویش ڕۆژانە دەبینین لەو سەرژمێریانە دەکرێ ڕێژەی هەڵوەشێنەوەی خێزانەکان ڕوو لە زیاد بوونە، چۆن کەناڵێکی وەکو کەناڵی ئاسمانی پێیان بتوانێ بەرگە لەو بابەتە بکرێ وەو شوناسە ئیسلامیە جوانە پەرە پێ بدا. طبعا بابەتێکی حساسە و دەتوانم بڵێم گرنگترین پەیامەکە پەیام بیکە لە داهاتوو. بەڕای من ئەگەر پەیام ئیهتیمام بە چەند بابەتێکدا زۆر گرنگە، چونکە یەک لەوانە وشیاری لە نێو کۆمەلگای من زۆر لاواز بووە، چونکە ئەم دوو دەسەڵاتە بەڕاستی چەند ساڵە زۆر بەجددی ئیش لەسەر لاوازکردنی هۆشیاری خەڵک دەکەن. هەتا وەکو خەڵک هۆشیاری لاواز بێ ئەوەندە مەجال لۆ ئەوان بوار لۆ ئەوان دەڕخسێ کە زیاتر پەرە بە دەسەڵاتێکی زۆرداری خۆیان بدەن. لێیە گرنگترین کاری پەیام بەڕاستی مەسەلەی هۆشیاریە کە دەبێت چەندان بەرنامەی لەسەر واری هۆشیاری هەبێ. اینجا هۆشیاریەکان جیاوازن، هۆشیاری سیاسی، هۆشیاری فکری، هۆشیاری فەرەنجی، هۆشیاری ئەدەبی، هۆشیاری تاریخی، هۆشیاری بەشەکانی تر. اینجا دێتە سەر بواری فکری. بەڕاستی ئەگەر تەماشا بکەین لایەنەکانی بەرامبەر زۆر بەجددی لە بواری فکری ئیشیان کردووە، لە ڕووی دراماوە دەزانن کام بیرۆکە بڵاو دەکەنەوە و لە ڕووی محازەرات و وتارەوە و لە ڕووی هەتا ئەو دیبەیت و حیوارانەی کە دەیکەن بەڕاستی لە زمنی حیوارەکانە بنەمای ئایدۆلۆژیا و فکر بۆ خەڵکدا دەڕێژن. بەڵام بەداخەوە کەناڵەکانی خۆمان و کەناڵی پەیامیش دەتوانم بڵێم ئەو بەرنامەی کە اختصاصی بواری فکریە تا ڕادەیەک دەتوانم بڵێم لاوازە، لۆ زۆر گرنگە ئێحتیمام بە بواری فکری بدات، چونکە بواری فکر بەشێکە لە پاراستنی کۆمەلگا و بە پاراستنی خێزان. یەکێشتر لە بەڕاستی تەوەیە وشاری کۆمەڵایەتی. وشاری کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگای ئێمەدا جاران لەبەرەوە کۆمەلگای ئێمە هەندێک داخراو بوو و دنیای ئەولەما ئەو شەپۆڵە ئاوە تەسیری لەسەر نەکرد بوو، شۆشیال ئەوەندە بە قووەت نەبوو، دەتوانێت بڵێ خەڵک دەستی بە کلتورەکەی خۆی گرت بوو. بەڵام ئێستا لەوە تێپەڕیوە، هەر تاچێک لە ناو ژوورەکەی خۆی بەشدارە لەگەڵ دنیا. بۆیە دەبێت کەناڵی ئاسمانی پەیام گرنگی بە سۆشیال میدیا بدا، لەوێشەوە گرنگی بە هۆشیاری کۆمەڵایەتی بدا، چونکە گەنجی ئێمە سەرقاڵە بە جۆرێک لە کافتریایەکان، هەر شارێکمان چەندان کافتریای 200 و 300 و 400 لێکراوەتەوە. بەشێکی ئێمە گەنجی ئێمە سەرقاڵە بە مخدرات، سەرقاڵە بە کۆمەڵک مادەی هۆشبەر، سەرقاڵە بە کۆمەڵک جگەرە کێشان، سەرقاڵە بە
ئەو هەموو مەشاکلی کە بۆیان دروست کردووە بۆیە ئەگەر هۆشیاری کۆمەڵایەتی لە لای گەنج نەبێ لە لای کچ نەبێ لە لای قوتابی نەبێ لە لای خوێندکار نەبێ ئەو بە بێگومان ئەو خێزانە هەڵدەوشێتەوە. خاڵی پێنجەم بەڕاستی گرنجیدان بە منداڵ، یعنی یەکێک لە ئیش ئاساسیەکانی ئەگەر کەناڵی ئاسمانی پێیان بتوانێت ئەم فراغە پڕکاتەوە ئێستا لە هەموو کەس بێناستر و بێ بەرنامەتر و بێ بەرهەمتر بەڕاستی مەسەلەی منداڵەکانن. منداڵەکان تا ڕادەیەک دەتوان بڵێن بێبەشن لە کەناڵەکانە ئەگەر بتوانێت ئەو بارش بکات. کاک زۆر کاتم کەم ماوە چەند خولەکێک دەدەم بە جەنابوت وەکو چەند پێشنیاری جوانت کرد، بەڵام پێشنیاری دیکە وەکو لە کارکردنی هەم ڕاگەاندن بەگشتی لە نێویشیدا کەناڵی پەیام. ڕاگەاندن لە ڕاستیە پیشەسازیە ئێستا لە دنیا، واتە چۆن خۆی بە ئابووری ئیشەکە وەتو بەڕێز دکتۆری ژاماژەی پێکرد. هیچ کەناڵێک نییە لە دنیایان ڕۆژنامەیەک یان بۆ نمونە ڕادیۆیەک لە سەرەتا ئەگەر بۆن بە پێی جۆری ئامرازەکە تەلەڤیزیۆن زیاتری ئەوێل ڕادیۆ کەمتر و ڕۆژنامە لەواچێ کەمتر تا ئەکوێتە سەر پێخۆی کە کەوتۆتە سەر پێخۆی زۆرێک ئێستا لە میدیاکانی دوریا ئێستا پیشەسازین، یعنی لە بواری اقتصادا خۆیان بەرەمێنەری پارن، خۆیان ڕێبحیانێ سوودیان هەیە. کەناڵێکی وەکو پەیام لە ڕاستیە دەبوو هەر لە سەرەتاوە بیر لەوە بکاتەوە کە کۆمەڵێک بەرنامەی هەبێت لە چوارچەوەی بەرنامەکانە بڵین ئەگەرچی لەوانەیە بەهۆی تایبەتمەندبوونی ئاینی خۆشیەوە مەجالەکەی کەم بێ بەشداری بە ڕیکلامەکان بکە بۆ ئەو ڕیکلامانێک کە بێتە پاشخانێکی ئابووری بۆ خۆی بۆەوەی گەشە بە بەرنامەکانی خۆی بدا. بەڵام کۆتاییە یەکشێ دەڵێن کۆمەڵگەی کوردی لە بواری جیاواز پێگاتووە. ئەگەر بمانەوێ و کۆمەڵگەی پێشکەوتو بێ پێویستە لە هەموو بوارەکانە پێشکەوتو بێت، تەنگروستی، ئابووری، کۆمەڵاتی و هەتا دوایی کەناڵەکانیش ئەگەر بیانەوێ کەناڵێکی وەکو پەیام سەرکەوتوو بێ ئەبێ بواری بەهێز و هەنووکەیی یان بە تێڕوانینێکی نوێ بە دیدێکی نوێ بە شێوازێکی کارکردنی نوێەوە هەبێ بۆ هەموو بوارە جیاوازەکان بە ستایڵێکی نوێ بۆی بتوانێ لە هەر یەکێک لە بوارەکانە بینەری پێویستی خۆی هەبێت. دوجار ئەو بینەرانە دەبنە سەرمایە بۆ کەناڵەکان لەبەر ئەوەی جەماوەر بۆ هەر کەناڵێک گرنگی ئابووری هەیە، گرنگی بەردەوامی هەیە، گرنگی میدیایی هەیە. گرنگی میدیایی بۆ مانای هەرچەند جەماوەری زیاتر بێ واتە ناوبانگی زیاترە. ناوبانگی زیاتر بوو لە ڕووی ئابووری و ڕێکلام زۆرتر ڕێی تویەکە کە ڕێکلام زۆرتر زیاتر و خێراتر ڕووی تێکرد بەردەوام پێدرێت. بۆیە جەماوەر سەرمایەیەکی گرنگی هەموو کەناڵەکانە. ئەو جەماوەرە بە بەرنامەی باشە پارێزێت. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان، دکتۆری دریسکارەکانی مامۆستای ئاینی، دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ لە بەشڕاگەن. سوپاسان دەکەم کە لە پایتەختەوە لەگەڵم بوون ئەمجارە. سوپاس بۆ هاوکارن و سوپاس بۆ ئێوە خۆشەویستان. تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.